لەبۆ زەڵاتەکەم پێویستم بە خاس، خیار، هەروەها تەماتە هەیە، لەگەر گەنمە شامی و توونەم پێویستە، یاخود بابرێن ماسی قوتیم پێویستە. سۆسەکی تایبەت لێ بۆ دروست دەکەین بە نعناعی وشک و هەروەها ئاوی لیمۆ و زەی زەیتون و خێ. دەستەکەم بە وردکردنی خاسەکەم خاسەکەمان ورد کرد. ئەوجا خیار، زۆر وردی ناکەین، کەمێک بە درشت بی. ئەوجا ئێستا دەستەکەم بە وردکردنی تەماتەکەم. ئەوجا پاشان ماسێکەشی دێکەینە سەری. لە کۆتاییشدا سۆسە چیلۆ دروست دەکەین. ئەوچی باسم کرد، نعناعی وشک و هەروەها خێ، لەگەر زەی زەیتون و ئاوی لیمۆ. ئاوی لیمۆشی لە بۆ زیاد دەکەین. سۆسەکە حازر بوو بۆ شێوەیە کە دیتان. ئەوجا کەمە سەر زەڵاتەکەم. ئەوەش زەڵاتەی توونەکەم بوو.